بەڵێ بەڕێزان دەچمەلای تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان بە یەکێک لە کتێبخانە هەرە کۆنەکانی کوردستان دەست پێ دەکەین لە یەکێک لە ناحیە هەرە دێرین و کۆنەکانی هەرێمی کوردستان ئەویش ناحیە مەیدانە کتێبخانەی گشتی مەیدان لە ئێستادا لە لێواری لە ناوچووندا لەگەڵ ئەوەی کە کتێبخانێکی مێژوویە کتێبخانێکی کۆنە و تاکە کتێبخانەشە لە مەیداندا بەڵام لەگەڵ ئەوەدا تاکە کتێبخانەی گشتیە هەڵبەتە لە مەیداندا بەڵام ئەم کتێبخانە لە ئێستادا لە ژێر مەترسی ئەوەدایە کە لە ناو بچێت بە شازێک لە شوازەکان نەمێن بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە هەموو ئەو مەترسیانی کە لەسەر کتێبخانەکە هەیە سەبار با پێداویستی کتێبخانەکە وەرە و کێشانەی کە کارمەندانی کتێبخانەکە و هەروەها بە گشتی کتێبخانەکە خۆی ڕوبەڕووی دەبێتەوە دەچمە لای زۆر بەڕێز کاک بەختیار پێرە کە بەڕێزدان بڕێبەری گشتی کتێبخانەی مەیدانن شازێک ڕاستە خۆرەستۆ لەگەڵ منجا ئامادەن کاک بەختیار بایندا زۆر بەخێر بیت بەیانی جەناب و باش زۆر سپاس. کاک بەختیارجا من پێش ئەوی باس لە کێشەگیری گرفتەکانی کتێبخانەی گشتی مەیدان بکەم دەمێت باسێکی مێژووی کتێبخانەکە بکەین کتێبخانەی مەیدان مێژۆکی بۆ کەی دەگەڕێتەوە چی لە خۆ دەکرێت ئەو کتێبانە زیاتر کامانن کە لە کتێبخانەکەدا جێ کراوەتەوە. بەڵێ وەکو ناحیەی مەیدان ناحیەی مەیدانێکێکە لە کۆنتترین ناحیەکانی ناوچەی خۆی لە ساڵی 36 تا 39 ناحیە مەیدان بووە بە ناحیە. دیارە لە بواری ڕۆشنبیری و کتێبخانەوە ئەوە لە ساڵانی 2004 بەڕێز کاک شێخ سەعید شاکەلی ئەو کاتە بەڕێوەبەری کتێبخانە گشتیەکانی هەرێم بوو جارێکی تر کتێبخانەی گشتی مەیدانیان کردەوە. ئەم کتێبخانە کە کراوە کارمەندی نەبوو هەتا ساڵی 2008 بۆ 9 کارمەندی نەبوو لە دواوەوە بەردەوام خزمەتی کردووەم کتێبخانە. کاتە مێژوەکەی بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە نوێژەن کراوە بەڵێ یعنی نەک نۆژەنی بیناوە وەکۆی کتێبخانەکە بەردەوامی پێدراوە زیاتر گەورە بکرێت و بەرهەمزیاتری بۆ بهێنرێت و لێستا چەند کارمان لە خۆ دەگرێت و ئایا بیناوشتەکانتان باشن بینەکانی خۆتانن؟ وەکو کارمەند ئێمە 4 کارمەندمان هەیە وەکو بیناش بینامان هەر نییە یعنی هیچ بینایەکمان نیە و بینای کەتیایەن بینای بەڕێوەبەرایەتی تەندروستیە کاتی خۆی شوێنی تەندروستی بووە بینایەکی داڕماوە تەنانەت پێویستە سەرایەتیەکانی شتیانی یعنی هیچ شتیان نیە بینایەکی تەسەورەکەم ئەگەر بارانی باشباری هەر بە یەکجاری بەڵێ بەرگە نەگرێت تاکە کتێبخانەیە لە مەیدان بەڵێ تاکە کتێبخانەیە کۆی گشتی نفوسی مەیدان بە تەقریبی چەندێک دەبێت؟ وەڵاهی وەکو ئامار لام نییە بەڵام تەسەورەکەم بەمەزندەی 2000 کەس 2000 بەڵێ کتێبخانەیە کە سەرچاوی کتێب و خوێنەی 2000 کەس بێت بەو شێوازەیە جگەل لە دانیشتووی ناحیەکە چەند لادیەکی لەسرە چەند گوندێکی لەسرە ناحیەکە تاکە کتێبخانەیە کە بتوانن ئیسیفادەی لێ بکەن خوێندکاری گوندەکان یەن بۆ بەحس و ڕاپۆرت و سەرچاوایان بوێ ئەبێ بێنە لای ئێمە کتێبەکانتان بە گوێرەی پێویستن چەند کتێب بە دیاریکرای لە کتێبخانەکەتان ئیسا ئەوەی کە لە بەردەستی خوێنەرایە نزیکی 1200 کتێب لە بەردەسایە بەڵام ئێمە کتێبێکی یعنی لە بەڕێوەبەرایەتیوە شوێنمان نییە کتێبی تیادانێنێکی نا کتێبمان زۆرە گرفتی کتێبمان گرفتی سەرچاو کتێبمان نییە یەکێکین لەو کتێبخانانەی هەر بۆ زانیاریتانێکێکین لەو کتێبخانانەی کە زۆرترین مناڵ سەردانمانەکە ئەمە زۆر دڵخۆشکەرە لای من بە پێی راپۆرتی ساڵانەی کتێبخانە گشتیەکانی گەرمیان ساڵانە راپۆرت دەکرێ بە هەموو بەڕێوەبەرایەتی و بە فەرعەکانیشیوە بەقەدەر کتێبخانەی مەیدان سەردانیکەری مناڵی نەبووە ئێمە سەردانیکەری مناڵمان زۆر یعنی بایەخێکی تایبەتمان داوە بەو بەشە شوێنەکە گونجاوە بۆ مناڵ بەداخەوە نەخێر زیاتر کێشەکانتان چین کاک بەختیار خۆی لە بینادا دەبینێتەوە خۆی لە کارمەندا دەبینێتەوە خۆی لە شوێنەکەدا دەبینێتەوە کە پێتان وابێ ئەم شوێنە گونجاو نییە بۆ کتێبخانە ببوورە وڵا هەموو کێشەیەکمانەیە تەنانەت ئەساسیشمان نیە ئەساسی ناو بیناکەمان نیە ئێمە ئەساسمان نییە بینامان نییە هەرچەند ڕەفەیەک و مێزێک و کورسیەک هیچمان نییە یعنی زۆر پێویستمان بە
نێژۆنکردنەوەی بیناکەیە زۆر بیناکە پێویستمە. خۆتانە بۆ نەبتانێ نۆژۆنی بکەنەوە بتانێ گەورەتری بکەن. ئاساییە چووکم چەند بینایەکی تریش هەیە هەر ینی ئەتوانین وەریگرین کێشەمان لەوانە ینی بەیانی ئەگەر بمانەوێ ئەم بینا نۆژەن بکرێتەوە لایەنێک ڕێگر بێ لە بەردەمانە بڵێ نابێ نۆژەن بکرێتەوە یعنی هیچ کێشەیەکی ئەو شتانەمانە بەڵام لە ڕووی مادیوە ئێمە سەر بە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتەکانی گەرمیانین هەرچەنە چەند جارێ داوامان کردو و دەرخستەمان بۆ کردوون وەم شتانە بەهۆی بارودۆخی دارایی هەمومان ئاگدارین ئۆکەی لەسەر نایەتەوە کە نۆژەن بکرێتەوە داواکاریتان بەشکەش کردووە؟ بەڵێ بەڵێ هەموو ساڵێ و داواکاری دووبارەیەکەی هەموو ساڵێک هەمان داواکاری دووبارەیەکەن بەڵێ چیتان پێ ئەڵێ وەڵامی ئەمان چی بوو؟ عادەتەن خۆی لە ڕووی کارگێڕیوە من نەتوانم کتابێ بکەم کتابەکەم بۆ لەگەڵ دەرخستەکە بۆ بەڕێوەبەرایەتی خۆمان ئەو شەڵێ بەرزم کردوەوە بۆ وەزارەت و تر جواب وەزارەت جوابتان تا ئێستا جوابی نەداوێتەوە بە هیچ شێوەیە. بەڵێ سەبارە بە بابەتی توێژینەوە سەبارە با بە دۆدا چوون خوێندکاران دەتوانن سوود لە کتێبخانەکەتان وەربگرن؟ بەدڵنیاییوە ئێمە لە ناحیەی مەیدان قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لێ یعنی قۆناغی ئامادەی لێ خوێندکاری ئامادەی سەردانمانەکە پێویستیانە بێ هەنێ جار لە ڕێگەی ماڵۆساکانی ئەوەنداوای بەحسییان لەکەن یا شتێک سەردانمانەکەن و استیفادەشیان لێ کردووە. واتە کتێبەکان بە گوێری پێویستن. بەڵێ بەڵێ کتێب گرفتمان لە جۆر لە کتێبان نییە ئێمە گرفتمان لە بینا و کوالێتی شوێنەکایە. بەڵێ کارمەندەکان چەند کارمەندتان هەیە؟ 4 کارمەندمان هەیە. تاو کارمەندەکان بە گوێری پێویستن یعنی کارمەندی زیاتر نیە؟ بەڵێ پێویست بە کارمەندی ئێمە بۆیە داوای کارمەند ناکەین شوێنەکەمان هێندە خراپە ئەگەر بێت و کارمەندیشی هەبێ شوێن نێتی دانیشی ئێمە 4 کارمەندە ئەو کتێبخانەی گشتیە بین بەڕێوە هیچ گرفتێکمان لەوان نییە گرفتمان لەوای ئێمە بیناکە هی ئەوە نیە دانیشتە ینی هەر زۆر خراپە بەجددی اینجا بەڕێوبەری ناحێ بەڕێز بەڕێوبەری ناحێ کتێب بەڕێوبەری کتێبخانە گشتەکان هەمویان ئاگداری ئەم قەزیێن یعنی ئەوە نیە قەزەیەکی شاراوە بێ و نەیزانن بەڵام وەکەوەی وەزعێکی داراییمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەچیتە لای هەر کەسێڵێ دەسڵات بجێ بۆ تەرخان ناکە بەڵێ بجێیان بۆ تەرخانە هەمانگیتان لەگەڵ کتێبخانەکانی دیکەی گەرمیان کتێبخانەکانی دیکە چۆنە؟ زۆر باشە زۆر باشە لەگەڵ کتێبخانەی پێبازا و کتێبخانە گشتەکانی گەرمیانە ئەڵگۆڕی کتێب و ئەم شتانەتان هەیە؟ نانا بە هیچ شێوەیە چکم ئەو کتێبانی کە لە کتێبخانەکانە هەیە زومەیە لەسەر دایرەکەی تۆ ناتوانانی کتێب ئاڵۆ گۆڕی پێ بکەیت. ئەوان پاپشتیتانەکەن لەوی کتێبخانەکان نۆژن کرێتەوە؟ بەڵێ بەدڵنیاییوە زۆر هاوکاری شەبن تەنانەت بەڕێز کاکسەفا بەڕێوبەری ئاوی مەیدان دەرخستەکە خۆبەخش ئەو بۆی کردوین ئەو بۆی کردوین بۆی شوێنەکەمان نۆژەن بکرێتەوە. شوێنی کتێبخانەی مەیدان تا چەندێک لە بارە تا چەندێک شوێنەکە ئاسانە بۆ سەردانیکردنی هاوڵاتیان منداڵان خوێندکاران یاخود ئەو کەسەکانی ئەو خەڵکانی کە لە ناحیە و قەزەکان یاخود ئەوانی کە لە گوندەکانی چوادۆری ناحیەکەدان زۆر گونجاوە ئەو خۆی یەکێک لە هۆکارەکانی مانەوەی ئێمە زۆر لەو جێگا وەکو پێشتر باسم کرد ئێمە خوێنەرێکی مناڵی زۆرمان هەیە ئەو جێگا ڕێڕەوی لەسەر دوو خوێندنگایە خوێندنگایەکی ناوەندی و خوێندنگایەکی سەرەتایش بەڵێ ینی سەرە ڕێگای خوێندکارانە و هەمیشە چاویان لەسەر ئێمێ ئەمە زۆر باشە بێت بۆ بەڵێ بەدڵنیاییوە ئەوەی کە گرفتە لای ئێمە ئەوەی کە ینی بەجددی ینی لە ڕووی مادیش و مادیەکی ئەوەنە زۆری ناوێت ویسم سەر ئەو کەم کولفەکەەوەنە زۆرەکە نە بە هیچ شێوەیە بڕوا بکە ینی کولفەیەکی زۆر ئاسار ئەو پەڕی بە 35 ملیۆن دینارێ بێتە کتێبخانەیەکی زۆر جیاواز لە نەپەیوەندیدارەکان حکوومەتیش پەیوەندیتان بەکردی تایبەتەوە یاخود کەسانی سەرمایه‌داری ئێوە نەکردووەکە نەکردی تایبەت چەند جارێ داوام لە خۆبەخشیش کردووە بەڵێ ئەوانەی خۆبەخشن لە بریەوەی بۆ نمونە
مەکتەبێ دروستەکەی مزگەوتێ دروستەکەی یعنی ئاوڕێکیش لەم شوێنە بدەنەوە بەڕاستی ئەمیش هەر جێگەیەکە چۆن ئەڵێ هەر خێرە. ڕاستە. مەترسیەکان لە چ ئاستێکدان بۆ نمونەگەر هاتوو ئەم کتێبخانە نۆژن نەکرێتەوە یاخود کاری تێدا نەکرێت مەترسیەوە کرێت کتێبخانەکە دابخرێت یاخود دوور بێ بیناکێک و باس لەوە کە ڕەنگە بارانێکی بەهێز بێت بەرگی نەکرێت وڵات ئەوەت هەمیشەوە پێشبینیەکی کراوەیە بەڕووی کتێبخانەیە ئێمە یعنی پێشبینیەکی کراوەیە بەڵێ تەسەورەکری ئێمە ئەگەر نۆژە نەکرێتەوە جێگا ینی بە ناچاری جێبیاڵ کاتە داوا کاریتان چێکا بەختەلێر لە ڕێگەی شاشی کوردستانەوە ئەگەر داواکاری خۆتان پێشکەش بکەن داوا بکەن و ئاڕاستی کێشی دەکەن. زۆر سوپاس وڵایی ببوورە ئێمەوە نەداوامان لە حکومت کردووە و وەزارەت و کتاب و ناکتاب و ڕۆتینی ئیداری تا ڕادەیەکی باش بێ هیوا بووین یعنی تا ڕادەی ئەوەی کە نەکرێ بێ هیوا بووین بۆیە لە ڕێگەی ئەم کەناڵەوە ڕێزەوە بەجددی کەناڵی کورسات کەناڵێک بووە خزمەتی کردووە خزمەتی گەنجی کردووە کەناڵێکە سەنگی خۆی هێشتوتۆ تا ئەم دەقێ بۆیە داوە لە بەڕێز بەڕێوبەری کەناڵی کورسات لە بەڕێز بەڕێوبەرانی کەناڵی کورسات و سەرپەرشتیاری کەناڵی کورساتەکەم بە تایبەت چۆن ئاوڕیان لە سنتەرەکانی گەنجانە داوە ئاوا بتوانن ئاوڕێکش لە ئێمە بدەنەوە سوپاسیانەکەین ئومێدیشمان پێێتی یعنی کورسات ئیشی خۆیەتی ئیشی خۆتانە ماڵین لەسەر بەڕاستی خزمەتکردنی ڕەنگە بەختیار نەبێ بەختیار ئەو پەڕی ماوەیەکی کار لێوا بێ خزمەتکردنی مناڵی ئەم سنوورێ من بە تایبەتی زۆر ینی مەبەستمە بۆ مناڵەکان زۆر داهاتووی ئەم وڵاتن حەقی خۆیانە کتێبخانەیەکیان بێ سەرچاوی مناڵانیان زۆر بێ بێگومان ئەمە کورسات هەڵبەتا میشە بارکی خۆمان زانیوە بەدڵنیایی هەموو کێشەیەک بین تایبەتی کێشانی کە خزمەت بە کۆمەڵگە دەکات بگات ئەوەی ئاستی هۆشیاری منداڵ و هەروەها خوێندنەوە خوێندەواری ئەوە هەڵبەتەمە ئەرکێکی پیرۆزە سپاس بۆ زۆر بەڕێز بەختیار پیرێک بەڕێبەری گشتی کتێبخانەی مەیدان سپاس بۆی کە لە بەرامبەر کوردستان ێزەکە لە مامادە بوو زۆر سپاس بەخێر بێکار بەڕێزی سپاس